ئەوداڵ بووم لەبەر گیانی ئاوارم، دەست خەم دەرمانی دەردی بێ چارەم. بۆ لای هەر کەس چووم بە دۆستم زانی، گێڕامێ دواوە بە پەشیمانی. درۆ ئەی بردم ئەی سوڕانمەوە، تروسکەی هیوای ئەکوژانمەوە. لە خۆما گەڕام ژینی وێرانم، هەردە بە هەردەی برینەکانم. لە تەپ و تۆزی ڕەنجی بابردووم، پێم ئەنایە سەر ئارەزووی مردووم. پڕتەمی خەم بوو ڕێگەی مەترسی، ژانی ماخۆلان وەک گورگی برسی. جونگە بە جونگەی هەڵ ئەوەشانم، بە جۆگەی چاوما خوێنی ئەڕژانم. مەینەتی نەبێ هیچم نەدیەوە، لە جیاتی دەرمان ئاخم چنیەوە. دڵی خەڵوزم ببووە کێوی توور، لێوە سەرکەوتم ڕوانیم خوار و ژوور. دنیام دی وەکو یاری مناڵ بوو، هی فێڵ و گزی و کایەی بەتاڵ بوو. دەم خۆش کاک حەمیدگیان، دەست و پەنجە خۆش خاتونگیان. ئازیزانی قەلەندەرخانە سڵاو، خۆشحاڵین لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانەی پێتان شاد دەبینەوە. ئەمڕۆ باس لە شاعیرێکی شاری کەرکووکەکەین، ئەوی شێخ کەریم بەرزنجیە. بۆ باسکردن لە ئەزمون و ئەدەبیاتی ئەم شاعیرە زۆر بەڕێز شێخ سدیق ئامادەیە لە لامان کە شاعیر خاڵی بەڕێزیانەکە. بەخێر بێ مامۆستاگیان. بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئەوتان. بە موزیکە جوانەکەی خاتو ساکار هاوکارمانە بێ. بەخێر بێ خاتونجیان. بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. مامۆستاگیان گەر بکرێت خاڵی بەڕێزتان بە ئێمە و بە قەلەندەرخانە بە بینەرانی قەلەندەرخانە بناسیێنیت. دیارە سوپاس بۆ بەڕێزتان بۆ ئەو بەرنامەیە. شێخ کەریم کوڕی شێ مەحمووی لە شێخانی خاوێیە. خاوێش یەکێک بۆ لەو جێگانی کە ئیرشادی دینی و وەرە مەدرسەی دینی تیا بووە. یەکێک بۆ باوکی لەو پیاوانەی کە لە شۆڕشی شێخ مەحموودا بەشداری کردووە و پیاوێکی شۆڕژگێر بووە، پیاوێکی نیشتیمان پەروەر بووە. خێزانێکی هەبووە لە خاوێ لە خزمانی خۆی لەوێ کە زبەیدەخانی ناو بووە کە سێ کچ و دوو کوڕی لێ هەبووە. دواتر لە ئامان کاتە خوشکێکیشی لەگەڵ شێخانی کانیشنار شووی کردووە و بۆیە هاتوۆتە کانیشنار تقریبەن لە ساڵی پێش ساڵی سیەکان ماڵی هاتوۆتە کانیشنار دەیەکە لە سنووری پارێزگای کەرکووک سەر بە شاری چەمچەماڵە. لەوێ لەگەڵ فاتمەخانی لە خزمانی شێخی کانیشنار خێزان پێکەیەنێت و لە ساڵی 1934 شێخ کەریم لە دایکە بێ لە گوندی کانیشنار و لەم خێزانەشی سێ خوشک و دوو کوڕی ئەبێت. واتە شێخ کەریم برایەکی گەورەتری هەبووە هەر لە دایکی ئەم و لەگەڵ سێ خوشکی ترە. یعنی باوکی ماڵێکی لە خاوێ بووە و ماڵێکیشی لە کانیشنار بووە. بەڵام تەمەن و قەدەر وا ڕێیەکەوێ شێخ کەریم تەمەنی 2 ساڵە بێ دایکی کۆچی دوای یەکات لەگەڵ خوشکەکانی کە مناڵە بن خوشک و براکانی تری. بیرەکاتەوە لەوەی شێخ مەحمووی باوکی ئەم مناڵانە بەرێتە لای پوریان کە ئەویش لە دەی کرپچنەیە خات و ڕەحیمە کە خێزانی شێقاری گەورە بۆ باوکی عەبدولکەریمی گەورە لە کرپچنە و مناڵەکانی بردووە بۆیە خۆشی لەگەڵیان بووە. هەم لەبەر ئەوەی کە خاوێ نزیکترە لە کرپچنەوە وەک لە کانیشنار مەداکەی مەسافەی جوگرافی مەبەستمە، هەم لەوێش بتوانێت سەر لە خێزان و مناڵەکانی تری بدا بتوانێت لە کرپچنەش ئەمە بینێ. بەڵام ژیان هێندە قاسیە، هێندە زاڵمە، باوکیشی لەوێ کۆچی دوای یەکات. بەڵێ کاکە شێخ،
بێگومان ئەم شێوەژیانی کە شێخکەریم تیاژیاوە دیارە ژیانێکی سەخت بووە هەر لە زۆر مناڵیەوە دایک و باوکی لە دەستداوە بەڵام وەکو مێژوش کە باسەکرێ باوکی یەکێک بۆ لە پیاوە خەبات جێڕەکان دیارە ئەم خەبات گێڕانە هەر لە بنەڕەتی بنەماڵەکەەوە بەیان ماوەتەوە یعنی تەنها باوکی نەبووە وەکو بنەماڵە و کەسوکاریشی ئەمە کاریگەریشی کردوتە سەر ئەو تراژیدیای ژیانی و ئەو خەباتش کە هەبووە کاریگەری هەبوو بۆ سەر جۆری نووسینی شێعرەکانی و ئەو جیهانە شێعری ئەو تیاژیاوە بە دڵنیایەوە یعنی ئەگەر تۆ تەماشای کەی مەسەن بۆ نمونە گوندی کانیشتنار ینی دەیەک بۆ کە هەم ئیرشادی دینی تیاکراوە هەم مەدرسەی دینیشی تیا بووە و مەدرسەیەکی نیشتیمانیش بۆ لە ئامانکادا و خەڵک فێری چۆن ئیرشادی دین کراوە و لەوێش باسی نیشتیمان و وەتەن و خۆشەویستی نیشتیمان کراوە لەو مەدرسە دینیانیان شێکەریم دواتر کە ئەگەڕێتەوە با بڵین لەوێ پوریشی ئەمرێ ئەگەڕێتەوە بۆ کانیشتنا لەو مەدرسە دینیە جارێکی ترەچێتە بەرخوێندن لە عمری 9 ساڵ و 10 ساڵیە ئاستی ئیتر وردە وردە گەشاکات و وردە وردە ئەفامێ بیرەکاتەوە لەوێ و لەوێ هەم ئەو کاریگەری کە بەڕێزە دێڵێ باوکی بە دڵنیایە و باس کراوە چونکە تەمەنی مناڵ بووە خوشکەکانی خزمەکانی خوشکەکانی پورەکانی بۆیان باس کردووە کە باوکی چ کەسایەتێکی با بڵێن نیشتیمان پەروەەر بووە یاخۆ ڕۆڵی هەبووە لە شۆڕشی شەمەحموە ئەمانە بە تاکید کاریگەری دروست کردووە لەسەر شێخکەریم و هەروە چواردەورەکەشی ئەبێ ئەوەشمان لەبیر نەچێ مەسەن خاڵوانی لە وندی کانیشتنار دەوریان هەبووە لە گەشەکردن و پێگەیاندنی شێخکەریمە بە تایبەتی پوری کە سافیەخان ئێمە لە ناوخۆمان پێڵین دایکە سافیە یەکێکە لەو ژنە کەسایەتی گەورانی لە سنوورەکە خەڵک ناسیوێتی و خەڵک ڕێزی لێگرتووە ئەتوانم بڵێن بەشێک بۆ لە ئیرشادی دینیش کە خێزانێک لەناو ئەو ئافرەتێک لەناو ئەو خێزانە دینیا هەڵکەوتە بووە بێگومان سەرەتای خوێنەواری هەموو کەسێ لە قوتابخانە لە قوتابخانەی ئاینی خوێندوێتی لە بیدایەت سەرەتا لە کربچنە خوێندوێتی لەژێر ئیشرافی پوریا و دواتر کە دێتە کانیشتنا لای مەلا عەبدوڵڵا ناوێک دێ لەوێ دەرسەکانی ئەحمەدی و هەروەها ئیمانی ئیسلام و وە کۆمەڵێک لەو دەرسە دینیانی ئەو کاتە هەبوو ئەی خوێنێ پاشتر دێتە سلێمانی لە گەڕێکی سەرشەقام چێتە بەر مزگەوتەکانی سلێمانی لای مەلاکانی سلێمانی ئەو کاتە خوێندوێتی بۆیە یعنی شێخکەریم لە چۆنەڵێ لە کەشێکی هەم ئاینی و هەم لە کەشێکی نیشتیمان پەروەریە گەورە بووە و داتر تێگەڵ بە ئەدەبە بێ ینی خۆی تێکەڵ بە دنیای ئەدەبە بێ کە وشیاری سیاسی گەشاکە وشیاری با بڵێن خوێندنەوەکی لەگەڵ خوێنەوە تێکەڵە بێ ئەمە چێتە سەر شێعری تر مەحوی ئەخوێنێتەوە سالم ئەخوێنێتەوە نالی ئەخوێنێتەوە و حافزی شیرازی ئەخوێنێتەوە بۆیە تێکەڵە بێ مەمانش ئەم مەدرسە ئەم شاعرانش لە قوتابخانە دینیەکانی ئەو سەردەما بەشێک بوونە لە نەهجی خوێندن و هەروە قەواعید دەخوێنێ لە سلێمانی نەهج البەلاغا خوێنێ لە سلێمانی لای مەلا زانەکانی ئەو کاتە بداخەو ناوەکانی ئێستا لە یاد نییە بۆیە ئەم مؤثرە بێ بەو شاعرانی کابوو لە هەمان کاتە ئەو زۆر ینی زۆر ناچێتە ئەوەی کە بڵین پلەی مەلایەتی وەربگرێ یاخود دەرەجەی مەلایەتی وەرگێ بەڵکوم ئەم دێ جارێکی تر خۆی تەوزیفەکاتەوە لەسەر چی لەسەر ژیانی شعری خۆی واتە ئێوێ تەوزیفێک بە دنیای ئەدەبکە لە ڕێگای شعرەوە لە ئەم شعرانەی کەی خوێنینەوە لە دیوانەکەی کە کۆی بەرهەمەکانێتی ڕنگدانەوەی کۆی ژیانی مناڵی و ڕابردووی و گەنجی و هەرزەکاری و بە تەمەنیشی تیار ڕنگداوەتەوە پڕە لە واقعی ئەو واقعی ژیانی خۆی بەڵێ کاکە شێخ دێنەوە سەر باسەکەمان گەر خەندەخان شعرێکی تری شێخکەریمە بۆ خوێنێتەوە بە هاوکاری سەکاکە کۆچی خودایی هاوینە هەواری دەروونم دیسە بوو بە وێرانەی چۆڵ و بیابان فریشتەی شادیم ڕێگەی گۆڕیوە کوڕوزە دووری ئۆقرەی بڕیوە بە جۆلانەی دڵ کاتی ماتەمین بۆم ناشکێ ئێشی چاوێشەی برین سەری تەپیوم هێلانەی خەیاڵ
ئەم بە بۆی بێنم پێیەکی ترەی تاڵ هێشتا ئار نانێت بەم تاڵ و ژاڵە نازانێ ڕووخاو نەما ئەو ماڵە گزەی هەناسەم گەردەلوولی خەم باوە خولێکە لە ئەشکەوتی دەم سووت و گوزەران ئەماڵێتە گۆ سەرچاوەی فرمێسک زەڵم و تاجەڕۆ ئای فریشتەکەم خوایە دەرکەوێت لە ئاسۆی خۆزگەم وەک خۆر سەرکەوێت ڕێی شادمانیم پێ پاکەیتەوە ماڵی وێرانیم بۆ چاکەیتەوە شەر بێ بیشمدەن لە سێدارە و پەت دامێنت بگرم بەری نەدەم قەت خۆشان دەخەم زۆر سپاس کاکە شێخ ئەمە کە وەکو سەیری ژیانی ئەەکەین و قۆناغەکانی ژیانەکەین کە ئەو لە سەرتاوە کتێبە ئاینەکانی خوێنەوە وەکو دیوانی ئەحمەدی و ئیمان نامە و ئەساسی سەعادەت و قۆناغی تریەتە پێشەوە کە ئەکەوێتە خوێندنەوەی شعری مەحوی شعرە فارسیەکان دیارە فارسیزانیش بووە شعری خەیام و شانامەی فردەوسی و هەروەها چیرۆک و حکایەتەکانی کورد کە هەیە وەکو باسەکردی یوسف و زڵێخا مەموزین وەنەوە شەو بەڕەزا ئەمانی خوێنوێتەوە ئەمەژە کاتە قۆناغێکی تر کە کاریگەری ئەو ئەدەبیاتی لەسەر بووە بەڵام قۆناغی ئەخیری سەیرەکەین شاعیر بەرە و ئاراستەیەکی زۆر مۆدێرن ڕوا یعنی تەجاوزی ئەو حاڵەتانەشەکە ئەم قۆناغانە هۆکارەکانی چییە؟ بەدڵنیایەوە ینی چۆن لە سەرەتاوتمان لە خێزانێکی شۆڕژگێڕ و لە هەمان کاتە سەرچاوی شۆڕشی ژەگەر ئینسان بگەڕێتەوە بۆ ڕابردوو مەدارسی دینی هەم قوتابخانی شۆڕژگێڕێتی بوونە و هەمیش جێگای ئێرشاد و مەدارسی زانست و علمیش بووە ئەو وەکوتم سەرچاوەکانی لەوێ سەرچاواگرێ دواتر کە ئەگاتە تەمەنێک ئیتر پێویستی بەوەیە کە ژیان ئەبێ خۆی لەسەر قاچەکانی خۆی ڕاگرێ لەگەڵ ژیانە بێتە جەنگێکەوە کە چۆن بتوانێت خۆی ئیسپاتکە لەگەڵ بوونە دێتە چەمچەماڵ بۆ ئەو قۆناغا لەوێش ماڵی شەکاکە هەمە هەیە کە خوشکێکی خێزانی ئەوە مانیش بە هەمان شکڵتەکێ و خانەقایان هەیە لەوێ جێگا و مەقامی گەورەیان هەبووە و هەیە و ئەوێش هەم پەناگایەک بۆ ئەو و لە هەمان کاتا لەگەڵ خوشکەکانیشە سەردەمێک لەوێ ژیاون قۆناغی گەشەکردنی فکری سیاسی وشیاری شێعری و ئەدەبی لێەوە دەست پێکات تێکەڵە بێ بە بزوتنەوەی سیاسی چەپ بۆ مەرحلەیەکی دیاریکراوە قۆناغێکی دیاریکراو لە ژیانی خۆیە ئەبێ بە ئەندامی پارتی کۆمونیستی عێراق وەتە حیزبی شۆی عێراقی لەوێوە گەشەکردنی فکری و گەشەکردنی ئەدەبی دەست پێکە ئەمە چی بارگراوەندی قوتابخانە دینیەکەی هەیە بۆ گەشەکردنی ئەدەبی ینی ئەوە هۆکاری ئەوەیە ئەو قۆناغە مۆدێر ئەنجا قۆناغێکی تر لە ژیانی ئەو دێتە پێشەوە بۆیە لەمە قۆناغی سیاسی ئەم دەست پێکات بۆ قۆناغی ئەدەبێ کەشیوە کوتمان ئەگەڕێتەوە بۆ مەدارسە دینیەکانی و بەردەوامی لەگەڵ عمریا گەشەی کردووە ئەم لە ساڵی 1965 یەکەم دیوانی بەناوی خوتوکەی بەهارەوە بڵاو کردوێتەوە بۆ ئەو قۆناغا ئەگەر بینی جیاوازیەک لە بینی شعرەکانی ساڵی 1965 یعنی لەوانەیە لە شەستەکان و پێشەستەکان و سیبێتی لەگەڵ ئەوەی کامووی لەم دیوانە هەیە ئەوەی کە لە هەشتاکان بەشی ئەم شعرانی زۆری بەشێکی لە هەشتاکان نووسیەوە دابڕانێک فترێکی زەمەنی هەیە لەگەڵ شعرا چونکە تاریخەکانمان بینی ئەو قۆناغە بڕانێکەیە زیاترمە لە هەشتاکانە نووسراون هەستەکەین گەشەی شعری هەم لە ڕووی زمانەوە و هەم لە ڕووی تەکنیکی شعریەوە و هەم لە ڕووی با بڵێن چۆنەڵی زمانی پاراوی ئەدەبی کوردیەوە گەشەیەکی تیا کردووە زۆر بەرەو پێشوە ینی جیاوازیەکەی لێەوە هەتا لە ڕووی
مەسەن با بڵێن لەوانەی پێشووترە ئەگەر تەماشا بکەین شعرەکانی هەمووی زیاتر لەسەر وەزن و قافێن بەس لەمەی ترا ڕاستە شعری وەزن و قافێ هەیە و بەڵام شعری حڕیشی هەیە و ئەو تەجروبانشتی کردواتە لە قوتابخانەی کلاسیک ئیشی کردووە و لە قوتابخانەی تازەش لە ئەوانە ئیشی کردووە واتە ئەتوانین بڵێن حتا بتوانین بڵێن سەر بە قوتابخانەی کلاسیکیش بووە و ڕیالیزمیش بووە ئەتوانین هەردوو قوتابخانەکە ینی تێکەڵی کردووە لە ئەدەبی ئەمە بۆیە تەماشا بکەین ینی زمان پاراوی لە شعرەکانی شێخ کەریمە خصوصیەتێکی تایبەتی خۆیە مەسن بۆ نمونە کچی ترێ ئەمە من پێم وایە ئەموشەی شێخ کەریمە وشەکە کوردیە بەس ئەو خاوەنێتی کچی ترێ مەبەستی شەرابە شەراب ینی کچی ترێ ینی شەراب بەلای ئەو بۆیە هەندێک وشە هەیە ئێستا من بەداخەوە ینی لە یادم نییە هەندێک وشە هەیە خصوصێتە تایبەتە بە شێخ کەریم ئەو دروستی کردووە یعنی دای تاشیەوە و مەفهومی تایبەتی خۆشی هەیە بۆیە ئەم شاعیرە یعنی ئەگەر چی وەکو شعری نووسیوە چۆن لە ڕووی فکری سیاسیەوە لە ئاستی گەشەکردنی مۆدێرنا بووە و لە هەمان کاتە لە ئاستی گەشەکردنی فکری شعری شاب مەسن بۆ نمونە ئەگەر بین سەیری وەسفە شعریەکانی بکەین بۆ نمونە نزیکە لە مامۆستا گۆرانەوە بۆ سروشت بۆ ئافرەت مەسەن شعرێکی من حەزەکەم هەر ئیشارەتی بێ مەگەر بوارم بێ بۆ دیارە بۆ کەسێکی نووسیوە ئەم شعرە باس لە پێکەنینی کچێکەکە وە چۆن ئیشوپێنێ ئەڵێ زەردەخەنەی خونچەی لالێوت یعنی تۆ ئەڵێ کە پێکەنی ئەو زەردەخەنەی لێوت ئەبێتە خونچەیەکی لالێو یعنی وەکو خونچەی لێ خونچەی گوڵ وای لێ دێ ئەڵێ شیرینتر ئەبێت ڕوومەتی سێوت یعنی ڕوومەتت خڕەبێ کە پێکەنی بزاکەی ئەم ڕوومەتانەت خڕترە بن وەکو سێ و شیرن و جوانن ئەم وەسفە ئەو کردوێتی وەسفێکی زۆر جوانە بۆ ئینسانێکی کردووە بۆ کەسێکی کردووە جایتر برادری بووە لە دایرە پێکەوە بوونە چۆن بۆ ئەم شعرە یعنی وەسفێکە زۆر جوانن بەڕاستی مەسەن خوای باخەوان ئەمە وەسفێکە کە زۆر نزیکە لە شعرەکانی مامۆستا گۆرانەوە هەمان وەسفی هەیە بۆیە ئەکرێ بڵێن شێخ کەریم لە ڕووی شعریەوە لەژێر کاریگەری مامۆستا گۆرانی شابووە شاعرانی ئەو سەردەمە ینی هەندێک کاریگەری مەسەلەن گۆران دیلان بەڵێ کامەران مکریپی ئەمانی هەموو خوێندۆتەوە شێخ نووری شێخ ساڵح بەڵێ یعنی هەست بە تەواوەتی هەستەکەی کە کاریگەری ئەوانەی لەسەر بوو بێگومان خۆ شعریش چییە کاریگەری بەڵام بە زمانی شعری شێخ کەریم بەڵێ ڕاست یعنی فەرقی هەیە مەسەن با بڵێن شێخ کەریم کە شعرێکە نووسێ فەرقی هەیە مامۆستا گۆران پێش ئەو شعرێکی نووسیوە یعنی شعری مامۆستا گۆران زۆر گەورەیە بەڵام شێخ کەریمیش کە دێ جۆرێکی تر بە زمانێکی تر وەسفێکی ترەدا بە شعر تەنها کاریگەریەکەیە بەڵێ کاریگەریەکە شعرەکە شعرەکەیان بەڵام وشەی کوردی زۆر جوانی بەکارهێناوە لە هەندێک بەڵێ مامۆستایان درێژە بە باستەکانمانێن بەڵام پێمان خۆشە ئەگەر کاک حەمید لەگەڵ خات و ساکارە شعرێکی ترمان پێشکەش کرد. لە داخی تۆ شعری بەشی شەو نەخۆنیم لە دەفتەری بیرەوەری یادی جۆرا و جۆری تایە وشەم بۆ هەڵبژاردووە لە هەواری کوردەواری لام پیرۆزە وەک ئاوێستا لە داخی تۆ ئەیدڕێنم لە داخی تۆ گرێ ئەدەم لە زمانم بلوێری دەنگە تاسێنم لە کاروانی هەناسەما وتەی زینوم ئەوڵمەوە ئەیمرێنم لە داخی تۆ سنووری چاو لەسەر دەشت و دیار بکرەوە بەسەر قەندیل و ئاکۆوە ئەهێنمەوە بۆ بەردەمم شۆڕەمەوە بۆ دەروونێ دنیایەکی وێرانە بێ بەدبەختی لێوە دەست بێنم لە داخی تۆ بەڵام چی بکەم لە دەستمێژوو ئەو شایەتی بۆ تۆ ئەدات هەرچی بکەم هەرچی نەکەم تۆ دائەنێت بە مامۆستا
ببمە ئاگر خۆم بسووتێنم ببڕێمەوە تۆی پێبەرزەکاتەوە دەنگ و باسمان وەک مەموزین تۆمارەکان بەڵگەی جوانی تۆ دەرەبڕێت داد و بێداد لە داخی تۆ لە داخی تۆ. دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سوپاس. دەست و پەنجە خۆش خاتونگیان. دەست خۆش ساکەر. مامۆستاگیان دیارە بەر لە بەرنامەکە باسی ئەوشمان کرد کە خاڵی بەڕێستان جگەلەوەی شاعیرێکی زۆر بەتوانا بووە وەکو زانایەکیش باسی چۆنێتی پەیداکردنی سەرچاوی وزەی کردووە گەر بکرێت باسێکی ئەمەشمان بۆ بکەین. خۆی شێخ کەریم جگەلەوەی کە شاعیر بووە دەستڕەنگینیشی هەبووە لە شعرێکی شتایەتی بە ناوی فەرهادی چینەگە هەڵە نەبم ئاسە دێمە سەر پرسیارێکی بەڕێز. بەڵێ ئێمە چۆنەڵی خوشکەزاکانی بەشێکی زۆرمان شتێکی دروست کرد بوو مەدالیایەک مەسەن لەناو ئەم مەدالیایە هێڵێکی تر هەبوو کوردستانی بە پێچەوانەوە نووسی بوو لە هەڵی کۆڵی بوو لە ئاسم کە ئاو پەلپیتکرد لێدا ئەسوڕایەوە کە ئەسوڕایە کوردستان دەرەچوو ئەمە تعبیر بوو لە دەستڕەنجینی ئەو دوو لە قۆناغی هەرزەکاریە سکەی لێداوە سکەی پارە خۆی سکەی پارەی دروست کردووە بەڵام بەکاری نەیەناوانی بڵین بەس وەکو شتێک بەکارێناوە خەڵک بینیوێتی بۆ ئەو کاتە ئانە و فلوسی توانین بڵین هونەرمەندێکیش بووە لە هەمان کاتە ئیشی نەجاڕیشی کردو مەسن شارەزای لە کاری نەجاڕیشە هەبووە ینی بڵین زۆر جارە ئیشەی کردووە و جگەلەوە بیرکردنەوەیکی زانستیشی هەبووە و دایم بیری چۆنەڵی بە دوواداچوونی بۆ هەواڵە زانستیەکانی شەکرد مەسەن بۆ نمونە حەمید عوسمان پێکەوە بن لە چەمچەماڵ و کوتم لە شەریکەی بە زوون کە ئەم حرەسە بێ لەوێ یەکترە ناسن قۆناغێک لە قۆناغەکانی مێژووی حیزبی شووی عێراقیە حەمید عوسمان سکرتێری حیزبی شووعیە بێ واتە کەسێکە بێ لەسەر ئاستی عێراق و ناوچەکە خەڵک ناسیوێتی بۆ بە ڕەفیقی ئەو بووە زۆر ینی چۆنەڵێ بە شێخ کەریم معجیب بوو ینی لە ڕووی شعرەوە لە ڕووی ئەو فکرە زانستی بۆ یەکەم جار لەگەڵ ئەو باسی وزاکە ینی بەرهەمێنانی وزاکە لە سروشتا و بەم پرسیارەی یا بەم چۆنەڵی کردنی لەگەڵ حەمید عوسمانە زۆر هینی احتیمامی پێدات و گرنگی پێ ئیتر ئەو برادریە ئەمێنێتەوە تا قۆناغێکی زۆریش تا ئیتر حیزبی شووعی دابڕێ و دابڕێن لە یەکتری ئەوانە واتە عقلێتێکی عقلێتێکی زانستیشی هەبوو و سیاسێکی زۆر باشیش بوو تحلیلاتی سیاسی واقعەکەی ئەو قۆناغی زۆر بەباشیە کرد هەم لە بواری سیاسەتی نێودەوڵەتی شارەزا بوو هەم لە بواری سیاسەتی ناوخۆیشمانە وەسەن بۆ زۆر مناسبە مەسەن شعری بۆ هەڵەبجەوتووە شعری بۆ ئەنفالوتوە هەمووی لێرا هەیە شعری بۆ کۆڕەوتووە لە هەموو ئەم مناسبانە شعری وتەوە مەسەن ینی چۆنەڵێ شعر و هونەر و دەستڕەنجیەکانی لەگەڵ سیاسەتە کۆمەڵشتن سیفاتی گەورن لەم شێخ کەریمە هەبوونە دوجار لە ساڵی 64 دامەزرێ لە ڕێگای بەڕێز ئەنتوان فەرەجەندی ناوێکەوە تەعینیەکە دامەزرێنێ لە ئیشغاڵی کەرکووک تا ئەو کاتەی تەقاعود دەبێ خانە نشینە بێ لەوێ ئەمێنێتەوە دواتر دایرەکانە گوازرێتەوە بۆ قەرەنجی لە قەرەنجیر با بڵێن ئەمێنێتەوە هەتاکو و کاتی تر تەقاعود دەبێ و 91 بەسەریایەت و ئاوارە بێ و جارێترە گەڕێتەوە کەرکووک لە ماڵی خاڵی شعزەدین کۆچی دوایەکە لە سیوێکی 5 ساڵی 1994. زۆر سوپاس کاکە شێخ خۆشەویستانی قەلەندەرخانە لە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی قەلەندەرخانەدا زۆر سوپاسی برای بەڕێز کاکە شێخ سدیقەکەین بۆ ئەو زانیاریانی پێی بەخشین لە سەر شاعری ناوچەی کەرکووک شێخ کەریم بەرزنجی زۆر سوپاس بۆ ئامادەبوون بەخێر هاتیت هەروەها زۆر سوپاس بۆ خاتو ساکار و خۆی و عودەکەی سوپاس بۆ ئامادەبوونە سوپاس بۆ هاوکارم خەندەخان خۆشەویستانی قەلەندەرخانە ئەڵلقەی ئەم جارەی قەلەندەرخانەمان کۆتایی پێهێنین بە شیعرێک کە لەلایەن خەندەخانەوە پێشکەشەکرێت خواتان لەگەڵ ناومێدی لێم مەپرسن
لێم گەڕێن چارم نییە زۆر بەشێوە کەڵکی پرسیارم نییە ئێشی خۆمم دیوە دیارە لێمەوە با بە دەردی خۆمەوە بخولێمەوە بەسک پرسن لێم گەڕێن لاچن لەلا شێت و شێواوم لە کونجی ماتەما دەسمەنێنە کاروباری بێدەنگی جەمیەڵن باداکەوم بۆ دڵتەنگی من گلێنەی چاوەکانم دیار نییە هێزی دڵم و دۆستی گیانم دیار نییە خۆشەویستی میهرەبانم دیار نییە سەرتەوی بیزام و ژانم دیار نییە بێڕووناکی چاوی ئەو شازادەیە خوێنی جەرگم بۆ شەراب خەمبادەیە دووری ئەو بم بۆ لە ژیر حاشانەکەم چی لە دنیای کاول و وێرانەکەم